شاخەکە هۆرەمانی کۆساڵان و ئۆداڵان هەزارخانی و هەزار یاگی هۆرەمانی چەنیش خاترش بنێ بە دەنگش ئاواتەکەی وەش سراو نەبێنش ئای چڕ بێواڵە بێ ئازیز کۆچکردەوە شەرتە ڕەفاقەت تا سەر نەبەردەوە چڵ بێواڵە بێ لەواڵ بێ خەبەر ئێمە ڵاستیمە و ناڵێ بێ سەمەر داخۆم وەرو بەرەو چندانێ ئاواتانە بە دەنگ و تۆ وەرو یانەوە چندانێ خیاڵانە بە دەنگ و تۆ وەرو یانەوە چندانێ هەستانە بە دەنگ و تۆ تەسکین دەریابۆ مەولاناوە عەشقی مەولانای ڕۆمی فەرماوە هەر کەس پتاوە دڵ و بەشەریوی شاڵ کەرۆ هەر کەس پتاوە تەسکین بزوونەت لێ دڵ و بەشەریوی هەر کەس پتاوە ئارامش بزود لێ ژیوای بەشەریوی بەڕاستی ئەنە یۆجە ئینسانەکان کە بەرێ بەهەشتیش پێکریاوە جە لە حەز و تەفەکر و سلوکە ڕۆمیەرە ئیجا داخۆم بە دەنگ و تۆ چەندها کەسایەتیە شەوێک گرەوێ بە بە دەنگ و تۆ چەندها کەسایەتیە تەسکینی ئاوا بۆ دڵیشە و ئارۆجە غەم و تۆ نەهێزی شەوێ کوولەک کریان ئینستاگرامەنە چێژ نەریارە چه خەمێ بێ کە پشگات لێ خەڵکیەنە و بێدەسەڵاتی بەشەری وەراوەر و تەقدیر و خواوە مەرگیەوە چێشش کرد تۆش ئەسای چەنەما تۆش ئەسای چەنەماوە تۆ مەلی تاممە لە سەرشین سەرکەشەکە هۆڕامانیانە دەنگێ دۆوە ئاخ گەردون چی بکەمێ و ئاخ گەردون چی بکەمێ و کوە ڕۆحی مارە کوە ژیوای مارە وزەت لێ ژیوای ما تا دەحفێتەر بە دەنگ و تۆ هەناسە و تۆ بە قسەکە تۆ ڕۆحمە ئارامش گێرەوە نییەنی لەوای وەلی تا دنیان مەسنەوی دەنگیڵ هەست و دەنگیڵ حتا سیاچەمانە دەنگیمڵەوە حتا وەشەسیایی ژیوای هۆرامانیانە نامێش هەنە تۆ هەنی وا دلێ دڵەکانە بەڕاستی دەنگێمڵەیەوە تەشەکر کرد و جار تەکتەکی تاوەشەویسا هەر کام و شارەکە هۆرامانی و کوردەوانی ڕ تەشریف تاڵات پاوە کرماشان سنە مەریوان نۆتشە هەر یاگیوە تەشریف تاڵە سەرۆ ڕێز و حورمەتی تا پێدا من وەرە ئای مامۆستا عوسمان بێکەس کەوتیمێ ئای مامۆستا عوسمان چن حەیف بێ پلێوە ئەوە نەبڕیا و سیاچەمانە ماجە دەستدا و بەداخەوە تا دنیان داخەش مەسرەوە کرامای تەکتەکی تاکەر و جەتەرەفی یانەوە مامۆستا جەمیل یا جەتەرەفی هۆرامانیە و جەتەرەفی خەڵک و ناسووە خێرامای تەکتەکی تاکەر و سەرۆ ڕێز و حورمەتی تا پێدا من وەرە و ئاواتمانەن کە تەک و ئێمە فتامی جەوەشیەکاتانە جەشاڵیەکاتانە جواب زەحمەتەکاتان دەیمە هەرچن و هەرچن تا دنیان هۆرامان خەڵک و هۆرامانی قەرزار و هەست و مامۆستا عوسمانی مامۆستا حەماقەنی و نەمر و هەمیشە زیندە مامۆستا جەمیل یەنێ بحرمة سورة مباركة الفاتحة.